زۆر نەو کەسانی کە خولیای کۆکردنەوەی بابەتی کللتوری واروە کە لە پوریان هەیە وەکو خولیایەکیش هەمیشە ئەگەڕێن بۆ ئەوەی کە ئەو بابەتانە کۆبکەنەوە و لە شوێنەکە پارێزگاری لێ بکەن و نمایشیشی بکەن. دیارە هاوڵاتی حاجی تایر عەلی یەکێکە لەو کەسانەی کە خەڵکی شاری هەڵەبجەیە و خولیای ئەوەی هەیە کە بەشێک لە بابەتە کللتوری و کەلەپوریەکان کۆبکاتەوە. دیارە ماڵەکەی خۆشی کردوتە شوێنێک بۆ ئەوەی کە تاوێن بابەتانێتیا هەم بپارێزێت و هەم بتوانێت نمایشی بکات. ئێسەکە ئێمە مۆزەخانەیەکمان نەبووە لە هەڵەبجە، بەڵام من چەند ساڵە خولیای ئەوە کەوتە کە مێشکم ئەبێت مۆزەخانەیە بکەمەوە وەکو شتێک بۆ هەڵەبجە، شتێکی جوانی نمونەیی کە ئیتر خەڵک ئاواتی لێ بخوازێ و مامۆسا و ئەدیب و ڕۆشنبیر و ئەم کەسانە بێن ئیشاڵا دەرزی لێ وەرگرن. ئیسە زۆر مامۆساتی ئەملاتی ئەولاتی تێن دانیشن مەسەلا سرنجی خەڵ زۆر ڕاکێشێت بەڕاستی. مەبەسم لەوەی یەکەم ئەوانەی کە بەرزکردنەوەی ئەو شەهیدە بەڕێزانەی کە 5,000 ئەنفال و شەهید و ئەمانە هەمومان مانەمان بووە بۆ بەرزکردنەوەی ڕۆحی ئەوانە، بۆ بەرزکردنەوەی گیانی هەڵەبجە و ئەو هەموو تەکیە و فەقێ و خانەقا و شێخ و مشایەخ و حوجرە و مەلا لەبەر خاتری ئەوانە من هەڵساوم بەم شتە جوانانە بۆ خاتی شارەکەمان. من تەنیا بۆ بەرزکردنەوەی ئەینی خۆم نەبوو بۆ ئەوەی کە خۆم بەرزکەمەوە بڵێم ئەوە بەس لەبەر خاتی شارەکەمان و لەبەر خاتی تاریخی شارەکەمان و لەبەر خاتری ئەوە بوو پیا و چاک و ئەدیب و نووسەر و حوجرە و مەلانە بووە. والله قوربان جا ناوی چی بڵێم نازانم. من ئەوەی چ لە کووردا بێت ئەوەی لە حەل لە سیلاحەوە لە سیلاحەوە ئیسە دوایی کە چوونە ژوورۆ جەنابتانەی بینن سیلاحەکان هەر لە سیلاحەوە هەتا شتی کوردەواری شتێ نییە کە من بڵێم وەڵا نیمە و خۆزگە بم بواە. یعنی شتی زۆر شتمەیە لە مەسەلا لە بەخوا تفەیان وەیە ناوم لە بەغا لە ڕانیە لە قەڵات زێ لە هەولێر لەبلا لەولا کە شتێ هەمووی شتەکان لە مێشکمایە وەکو کەسێک چۆن تۆ جەناب و خوێنەواری تو معەدەل ئەوە زانی چۆن مقابلەی خەڵکەکەی تو ئاوەها منیش ئاوا هەموو ئەم شتێک کوردەواریانە لە مێشکما بووە و لە هەر کوێ شتێک بووە مورویە لە مورویە کۆمجیاژمەوە مەوجە بەڕێیە قاڵیە سەریایە دەوارە هەموو شتێکم محاوەرە کرۆ بۆ ئەوەی کە هەموو شتێکم بێ منی و مەمنونی ئەو کەسیشانەیە بم کە سەردانمان ئەکات تێ بەخێر بێنیا خۆسە چاوم دوای فستیڤالەکە دوای کاتەکەش خۆ هەرەوە نییە. من لە خزمەتی هەموو کەسێک هاتێم هەر کەسێکیش هەر شتێکی ئەوێ بۆ حەفلەیە بۆ شتێک حەزەکەم با بێ بیواقەچێکە ماڵی خۆیەسی مۆزەخانەی هەڵەبجەیە.